ئازیزانی NRT سلااوان لێبێت. ئەو دۆخەی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوویەوە هێزە کوردەکانی هەر چوار پارچەی کوردستان یەکخست. یەکێک لە لایەنەکانیش کۆمەڵی ئێران بوو کە هاوشان لەگەڵ لایەنەکانی دیکەی ڕۆژهەڵات پشتگیری خۆیان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان ڕاگەیان. بەڕێزان لە دیوی دۆمی هەواڵدا لەگەڵ میوانەکەم ئیبراهیم معالیزادە سکرتێری کۆمەڵی ئێران گفتوگۆی پێشاتەنوێکان و چەند پرسێکی پەیوەست دەکەین بە تایبەت لەسەر کۆمەڵە و ڕۆژهەڵاتی کوردستان. زۆر بەخێر بێ کە ئیبراهیم سوپاس دەکەین بۆ ئامادەبوونت. بەڕێزان دیارەوەش دەتوانن لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پیجی NRTەوە پرسیارەکانتان بە کۆمنت بۆ میوانەکەی من بنێرن. دەمەوێت سەرەتا ئەو دۆخەی کە هاتووەتە پێشەوانێ لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و ئەو ڕوبەڕووبوونەوەی کە هەیە لەگەڵ چەکدارانی داعشدا بە شێوەیەکی گشتی و دۆخەی بۆ هەرێمی کوردستان هاتوۆتە پێشەوە خوێندنەوە و هەڵوێستی ئێوە چیە لەو بارەوە؟ زۆر سپاس بۆ ئێوە و ئاریسڵام هەیە لە خزمەت بینەرانی ئەم کاناڵەتان. ئەو ڕووداوانەی کە لە ماوەی یەک دومانجی ڕابردوودا لە عێراق بگشتی و لە هەرێمی کوردستان بە تایبەتی ڕوویانداوە ڕووداوگەلێکی چاوەڕوان نەکراو نەبوون. ئەنی زۆر ئاشکرا بوو کە بارودۆخی عێراق کەوتوتە بنبەستێکەوە کە دەبێت بە شێوەیەک لە شێوەکان ئەو بنبەستە بشکێ. ئەوەی کە داعش توانی دەرفەتێک بەدەست بێنێ و بەشێکی زۆر لە ناوچەی سونەنشینەکانی عێراق کۆنتترۆل بکات، ئەمە خۆی هەڵدەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕێگای بۆ خۆشکرا، ئەمکانی بۆ سازکرا، گڵۆپی سەوزی بۆ هەڵکرا. بە بڕوای من چێ ئەم گڵۆپی سەوزەی بۆ هەڵکرد؟ هێشتا بۆی کرد؟ هێشتا ئەوە بە معلوماتیی استخباراتیە، بەڵام ئەوەی کە معلومە داگرتنەوەی ئەو ناوچانە لە مووسڵەوە تا دەگاتە تکرید، ئەوانە ناکرێ پشتی بە سناریۆیەکی دیاریکراوەوە نەبێ. ئەو سناریۆی چیە بۆ چێ دایڕشتووە؟ ئایا کەسانی لەناو ئەرتەشی عێراق سپای عێراق ئەو سناریۆیان داڕش کە ئەو ئەرتەشی عێراق بە شەڕێکی ئەو تۆ بێ شەڕ پاشەکشە بکە؟ ئایا ئەمریکا بە پێی نفوز و امکاناتێک کە هەیبووی ئایا ئەو کارەی کرد؟ ئایا سناریۆی دەوڵەتی مالیکی بوو بۆی کە خۆی لە بوون بەستە ڕزگارکە؟ ئەوانە جارێ معلوم نییە، بەڵام واقعیت ئەوەیە کە حەزەرکردنی ئێوەیە لە وتنی ئەو لایەنانی کە پشتگیری دەکەنیان ئەوەی کە بزانیاری ورتان نییان نەزانیاری ورد نییە، بەڵام منطقی نییە، منطقی نییە ئەرتەشێکی وا بە ئیمکاناتەوە بەبێ هیچ شەڕ و بەبێ هیچ مقاومەتێک لە ماوەی ئاوە کورتدا بەشێکی زۆر لەو منتەخانە ئەوە چۆڵکە. مەسەلەن بۆ نمونە چۆڵکردنی ناوچە دابراوەکانی هەرێمی کوردستان، ئەمانەی تر خۆ زۆر بە بڕیاریشی ڕۆشن بوو و معلوم بوو کە سەناریۆیەکی دیاریکراوی لە پشتە و دوجاری دیتمان کە ئەمان ئەو پاشەکشەیە مەبەستی ئەوە بوو کە هەرێمی کوردستان لە بەرامبەر هێزە سونیەکاندا دابنێ و کارکی وا بکە کە ڕووی هێرشەکەیان بکەوێتە هەرێمی کوردستان، چونکە ناوچە دابراوەکان لە واقعدا ئەو ناوچانن کە بە زۆری حیزب سونیەکان و دەسەڵاتدارە سونیەکان مدعین و بە مڵک و خاکی خۆیان دەزان و کێشە لەگەڵیانە نەک حیزب شیعەکان و دەسەڵاتدارە شیعەکان. لەبەرەوەوان پێیان وا بوو کە بەم جۆرە هەرێمی کوردستان تووشی کێشەیەک دەکەن کە ڕێگا نەدا بۆەوەی کە یەکگرت و یەک یا وحدەتێک لە نێوان لایەنی سونی و لایەنی کوردیدا شکل بگرێ و پێک بێت. و دوجار دیتمان کە هێزی داعش کە پێشڕەوی دەکرد بەرەو ناوچە شیعەکان و بەرەو بەغدا ئەوەی ڕاگرت و ڕووی هێرشەکانی کردە هەرێمی کوردستان. باشە تا چەند ئەوەی کە ڕووی هێرشەکانی کردە هەرێمی کوردستان پەیوەندی بۆ بابەتەوە هەبوو کە لەو سەروەختەدا دەنگۆی دروستبوونی دەوڵەتی کوردی زۆر باز دەکرا لەلایەن هەم قیادەی کوردی هەم دەستگا ڕاگەیاندنە کوردیەکانەوە. بە بڕوای من پێشەوەی کە بە دەنگۆی ڕاگەاندنی سەربەخۆی کوردستان مربوط بوو بە ناوچە دابراوەکان و مادەی 140 ئەوەی کە ئەوان دەیانزانی هەم دەوڵەتی مالیکی دەزانی هەم دەوڵەتانی اقلیمی دەیانزانی، ئەوان بۆیان ئاشکرا بوو کە سەربەخۆی کوردستان هێشتا کاتی نەهاتووە. دەیانزانی کە هاوسەنگی هێزەکە لەوەدا نییە کە هەرێمی کوردستان ئێستا لەو قۆناغەدا بتوانێت سەربەخۆی خۆی ڕابگەنێ، بەڵام لە هەمان کاتدا دەیانزانی کە ئەم بارودۆخە تازەیە دەتوانێت هاوسەنگی هێز بە قازانجی حکوومەتی هەرێمی کوردستان بگۆڕێ کە ئەو گۆڕینی ئەو هاوسەنگی هێزە لە گفتوگۆکانی دوجار لە سەر پێکهێنانی دەوڵەتی ئاندەی دەوڵەتی داهاتووی عێراقدا کاریگەری هەبێ و تا ئەم ساتەوە ئەو خوێندنەوەی منطقیە بۆی کە
ڕەنگە لە گفتوگۆکانە کورد نەتوانێت ئەو ناوچانی کە ئێستا پێشمەرگی تیا جێگیر کردووە ئاها بهێڵێتەوە لەژێر دەسەڵاتی خۆیدا؟ بە بڕای من ئەوەی کە وازها ئەوەیە کە هاوسەنگی هێز بەگشتی لە عێراق لە ساحی سیاسی عێراقە گۆڕاوە لەلایەکەوە حزب سونیەکان دەسەڵاتدارە سونیەکان توانیویانە موقعیەتێکی باشتر بە کۆمەجی داعش بەدەست بێنن ئەوە لەلایەکەوە لەلایەکی دیکەوە کوردەکان یعنی هەرێمی کوردستان توانیوێتی بەشەی لەو منتەخانە کۆنتترۆل بکە ئەوە ئیمتیازی کە بەدەستێنەوە موقعیت و جێگاو شوێنی حزبیشی دەریانتشی علاوازتر بووە بە بوونەی ئەوە کە مالکی ڕۆیش و مالکی نەیتوانێت و پرۆژانەی کە بووی و دەیهەویست دەسەڵاتی تاقانەی شیعە بەسەر عێراقا دابسەپێنێ ئەوەی بۆ جێبەجێ نەبوو ئەم بارودۆخە هاوسەنگێکی هێزی تازەی هێناوەتە گۆڕێ کە کۆمەک دەکابەوەی کە سەر لە نوێ دەسەڵاتی سیاسی لە عێراق دابڕژێتەوە لەسەر ئەساسێکی نوێەوە ئەگەر ئەوان ئەو هاوسەنگی نوێیە ڕەچاو نەکەن و بەڕسمی نەناسن و لە گفتوگۆکاندا و لە پێکاتیدا داهاتووی دەسەڵات لە عێراقا ڕنگ نەداتەوە عێراق تووشی کارەساتی گەورەتر دەبێت. بەڵێ باشە ئەو دۆخی کە هاتە پێشەوانەوە ئەوەی کە دروست بوو دەمەوێت بزانم لە ڕوانگەی ئێوە ڕۆڵی ئێران چی بوو لەو هاوکێشانەیە ینی بەگشتی ئەم بارودۆخە کاتۆتە ئێرە لە ساڵحی ڕژیمی ئێران نەبوو ئەو وازەحە کە بەڵام ڕژیمی ئێران ڕژیمێکی دراوسەیەکی گەورەی عێراقا هێزشی تا ڕادێک بەدەسەڵاتە نفوزی هەیە لە عێراق هەوڵ دەدا بۆ ئەوی کە لە بارودۆخی تازەشدا خۆی بگرێتەوە و بەرژەوەندەکانی خۆی لەناو جەرگەی ئەو بارودۆخەشە دابین بکە ئەوە یەک فاکتۆرە فاکتۆرێکی مهمی ترکە هەیە ئەویش ئەوەیە کە لەو گفتوگویانێکە لە بینی ئێران و ئەمریکادا ئێستا لەسەر پرۆژی ئەتۆمی ئێران لە گۆڕەدایە یەکێک لەو مۆزوعانێک کە باز دەکرێت دەوری کۆماری ئیسلامی ئێرانە لە کێشە ناوچەیەکاندا و لەوانە لە کێشەی عێراقدا بە بڕوای من استراتێژی ئەمریکا ئێستا ئەوەیە کە جمهوری ئیسلامی لە هێزێکی نەیاری خۆیت بکا بە هێزێکی هاوکاری خۆی لە کێشەکانی ناوچەیدا و لە پێناوی ئەوەدا زۆر زوو لەو گفتوگویانەدا تا ڕێککەوتنێک کە ئێستا نیشانەکانی دەردەکەوێت ڕێککەوتنێک لە بینی ئێران و ئەمریکادا هەیە بۆ ئەوەی کە جمهوری ئیسلامی لە هەمان کاتدا کە تا ڕادەیەک بەرژەوەندەکانی بەڕسمی دەناسرێت لە عێراق لەلایەن ئەمریکاوە لە هەمان کاتدا هەوڵ بدا بۆی کە پرۆژەی ئەمریکا بۆ سەقامگیر بۆ پێکێنانی ڕادەیەک لە سەقامگیری لە عێراق بچێتە پێش. باشە لە چی ئەمەتان بۆ ڕوون بۆتەوە ینی چ نمونەیەکەیە کە بە وازەحیەوە نیشان بدا کە ئەمریکا و ئێران لە ئێستادا لە جۆرێک لە هاوپەیمانێتیدان گەلێک نیشانە هەیە بەڵام گرنگترینی ئەوەیە کە لە حاڵێکدا ئێمە دەبینین کە سوپای پاسداران سوپای قوتس بە ئاشکرا دەستێوەردانی هەیە لە کاروباری عێراقدا تەنانەت ئێمە بیستمانەوە لەم دۆخەشدا بەڵێ تەنانەت بەڵامەوەتا بۆ نمونە ئەمیر حوسێن عەبدوڵڵاهیان کە جێگری وەزیری دەرەوەی ئێران لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ کەناڵی ئەلعالەم باسی لەوە کردووە کە ئەوان بە هیچ جۆرێک نەهێزیان ڕەوانەی عێراق و هەرێمی کوردستان کردووە و نەچەکیشیان نردووە ئەوانە ڕاگەاندنن ئەوانە پرۆپاگەندەن ئەوەی کە لە واقعدا ڕوودەدا غیری ئەوەیە هەم کارشناس و پسپۆریان هاتووە بۆ عێراق هەم تەنانەت تارەی شەرکەریان لە عێراقا لە ئاسمانی عێراقا دەسوورەتەوە ممکن نیە بەبێ ئیجازەی ئەمریکا ینی لە حاڵێکدا کە ئاسمانی عێراق لە پاوانی هێزی بەس ئێستا جۆرێک لە دابش کاری هەیە ینی بۆ نمونە ئەگەر ئێران هاوکاری سەربازی کردووە هی حکوومەتی عێراقی کردووە یاخۆتی هەرێمی کوردستانی کردووە ینی هاوکارێکە بۆ کام لایەن بووە هاوکارێکە بۆ هەردوو لایەن بووە دیارە لە چوارچەوەی سوپای بەدردا گەلێک ئەوان ئیمکاناتی تایبەتیان هەیە کە دەتوانن کاریگەری لەسەر وەزعدا بنێن لە قەدیمەوە بوویانە هاوکاری سەربازی لە شێوەی جۆراجۆر بەڵام ئەوەی ئێستا دەوڵەتی مەرکەزی لە عێراق پێویستیتی نەفرات نییە هێز نییە چونکەەوە بەو بە سیزەی کەدایان بە دوای فتواکەی سیستانی و دوایەوەی کە ئەوان توانیان شیعەکان لە بترسێنن لە پێشڕەوی زۆرتری سونیەکان و داعش دوای ئەوان توانین بە سیدێکی زۆر بدەن لەبەرەوە مەسئلەوە نییە چەند سەد یا چەند هەزار سوپای پاسداران هاتووتە ناو خاکی عێراقەوە مەسئلەوەیە کە ئەوان کارێکی وا دەکەن ئەو نەمانی ورە ئەو نەبوونی فەرماندەهێشی ڕێکوپێک ئەو کەمبوونی کەرەسەی جەنگی ئەوانەی کە پێویستە ئەو شتانیان بۆ دابینکەن و هاوسەنگی هێز بگۆڕن. بەس بۆچی پێتان وایە ینی ئەمی کە جێگری وەزیری دەرەوەی ئێران باسی دەکات تەنیا ڕاگەیاندن ینی خۆ زۆرە نەو هێزانەی هیچ شەرمیان لەوە نەکرد کە بڵێن ئێمە بە چەک و بە تەنانەت کۆمەکی مرۆیی و هاوکاری هەم هەرێمی کوردستان هەم عێراقیان کرد ینی بۆچی ئێران
بەنهێنی ئەم بابەتە دەهێڵێتەوە بۆ ئاشکرای ناکە. مەسەلەکە ئەوەیە کە ئەوە ڕێککەوتنێکی لەسرە ئەمریکا تەنیا نوێنەرایەتی بەرژەوەندی خۆی ناکە، نوێنەرایەتی بەرژەوەندی عەرەبستانی سعودی و تورکیە و دەوڵەتە یەکلەمیەکانی کەش دەکات. یعنی ئەمان ئەمریکایەکان لە هەمان کاتدا کە دەگەڵ کۆماری ئیسلامی ئێران دەرەجەیەک لە هاوکاریان قبول کردووە و هاوکاری بکردەوە دەردێنن، لە هەمان کاتدا دەبێ هاوسەنجێکی هێزیش بۆ هاوپەیمانانی دیکەی ناوچەی خۆشیان بپارێزن بۆ پاراستنی ئەو هاوسەنجی هێزەیە کە ئەمان پێیان خۆش نیە هەموو نهێنەکان ئەوە ئاشکرا بێ و حساسیەتێکی زۆر هەڵبخرێنێ. لە نهایەتدا بە بڕوای من ڕێککەوتنێکی یەکجار زۆر ئاسان نییە، ڕێککەوتنێکە کە پڕە لە ململانی، پڕە لە لادان، پڕە لە ئەوە کە هەر کەسە لە مەتنی ئەو ڕێککەوتنشدا هەوڵ دەدا بۆەوەی کە بەرژەوەندی تایبەتی خۆی بپارێزێ. بۆیە نەک بڵم سەرەتان بەڵام یەکێک لە ئاکامەکانی ئەو گفتوگویانن کە ئێستا ئەم دەوڵەتی ڕوحانی دعا دەکا کە پێشکەوتنی تێدا بووە لە مەسەری پرۆژی ئەتۆمیدا و هەم ئەمریکاش دەڵێ پێشکەوتنمان بووە، ئەو پێشکەوتنە دەبێت لە شتێکا ببیندرێ، تۆزێکی لە ئەوەی کە سزا ئابوووریەکان سوکراون تۆزێکی لەوە دەبیندرێ و بڕێکشی لەوە دەبیندرێ کە دەوڵەتی ئەمریکا هیچ حساسیەتێکی تایبەتی نیشان نەدا بەرامبەر بەو دەستێوەردانانەی کە سوپای قودس و سوپای پاسداران لەم دۆرێدا لە کاروباری عێراق کرد. دەمێ بزانم زانەرەکانی ئێوە وەکو کۆمەڵەی ئێران چییە سەبارەت بە ناردنی هێزی دەوڵەتی ئیسلامی ئێران؟ یعنی دەمەوێت زانیاری وردم بیتێ لەوبارەوە. ئەوەی کە معلومە لە سوپای پاسداران هێزێکی زۆری لەسەر سنوورەکان کۆ کردوێتەوە، لەسەر سنوورەکان کۆ کردوێتەوە و ئەو هێزە زۆرە بەرەبەرە دزەش دەکا ئەوەندەی کە پێویست بێ لەو ئاستەدا کە لازمە. وەکو ئەرزمکردن مەسئلەکە ئەوە نییە کە نەفەراتی بە دیاریکراوی ئەو هێزەی پاسداران کە لە سنوورەکان کۆی کردوێتەوەوانێ بە دیاریکراوی لە چ شوێنێکدا، ینی چ مەنتیقەیەک زۆر بەوازە هەر لە حاجی عومرانەوە هەیە تا دەگاتە دهلۆران و مهران و جنوبیێرە بە کەرەستەی سەربازی بە کەرەستەی سەربازیەوە بە ئیمکاناتەوە بەڵام بە تایبەتی ئەو هێزانەیە کە لە سنوورەکانی کوردستانی ئێران کۆی کردوێتەوە ئەمە زۆرتر تایبەتی لە منطقەی هەورامان و دەوری شۆش. باشە ئەیزانەرەکانتان لەبارەی ناردنی چەک و کەرەستەی سەربازی هەم بۆ پێشمەرگە هەم بۆ سوپای عێراق چیە لەوبارەوە؟ زانیارێکمان نییە، بەڵام ئەوەی کە سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی تەشەکوری کرد لە کۆمەک و یارمەتیەکانی کۆماری ئیسلامی، ئەوە خۆی دەتوانێت زانیاریەک بێ و معلوماتێکە. باشە. من پێم خۆشە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک چەند کۆمنتێکت بۆ بخوێنمەوانەیە دەڵێت ئالانی ئەلەنت لە بەریتانیاوە ئایا پێگە و قورسایی ئێران لە هەرێمی کوردستان تایبەت لە ناوچەی سەوز و لە عێراق بە گشتی نابێتە ئاستەنگ لە بەردەم هەڵوێستی حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە بەرامبەر داعشدا؟ بەگشتی ئەمە پێمان وایە هەر چەشتە دەستێوەردانێکی کۆماری ئیسلامی لە هەرێمی کوردستان ناتوانێت بە خازانجی خەڵکی کوردستان بپێش هەموو شتێک و ئەوان پیلانیان بەدەستەوەیە، ئەوان بە هیچ جۆرێک چاویان بە هیچ دەرەجەیەک لە ئازادی لە سربەخۆیی لە ژیانی باشتر کە ببێتە نمونە بۆ کوردستانی ئێران و بەشەکانی دیکە کوردستان چاویان بەوە هەڵنایە و ئەوان دۆستی خەڵکی کوردنی بەڵکە بەرژەوەندی خوان بۆ هەرێمی کوردستان بە دیاریکراوی ڕاستە بۆ هەرێمی کوردستان بە تەواوی بە بەڕوای لە بەرچاوگرتنی ئەو پێشینەی کە هەرێمی کوردستان هەی بۆ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا خۆ ڕەنگە ئەوەندەی کە دەخوێنرێتوانی لە قەوزداوەی چاودێرانی سیاسی و خەڵکانێکی ئاگادار باسی لەوە دەکەن ئەوەیە کە دۆستایەتێکی باش بووە لە نێوان هەرێمی کوردستان و دەوڵەتی ئیسلامی ئێراندا لە پێناوی شەشەیەک بۆ هەتەگە ڕژیم سەدام بوویان لە پێناوی شەڕی 8 ساڵی ئێران و عێراقدا بووە و ئەوە کۆماری ئیسلامی بۆ کە زۆرتر لی بەهرەمەند بۆ تاوەکو هەرێمی کوردستان غێری کارەساتی چیکێ بەسەر نهاتوە لەو ساڵ لە ئەنفار و کیمیاباران و هەموو ڕووداوەکانی دوای ئەو حیزبی ئیسلامیانەی کە میانەڕە و دواتونڕە و من حەزەکەم بەڕاشکاوی جوابی ئەم قسەم بێتەوە، ینی ئەم قسانەی تۆ لەبەرەوەیە کە ئێوە بۆ خۆتان حیزبێکی مەعارەزان لە ئێراندا یاخود واقع ئەوەیە کە ئەوەی ئێران دەیەوێت بەرامبەر بە هەرێمی کوردستان چاوی هەڵ نایە بە پێشکەوتن و بەرەو پێشچوونەکانی واقعێکی بابەتیە. باشە کۆماری ئیسلامی ئێران قەت لە خۆی ناپرسێ بۆچی معارزەی ئێرانی ئەوە 35 ساڵە
لە سنوورەکانی هەرێمی کوردستان و سنوورەکانی کوردستان عێراق کەڵ وەردەگرن تێدا جێگیر بوون بە دەرەجەیەک یارمەتی وەردەگرن ئەوە نابینێ کە ئەو باشە خۆی توانی دژایەتیش بکە ینی بەوەی کە دەزانێت ئێوە مەعارەزەی ئێرانی ئێستا لە باشووردا حزۆرتان هەیە ینی دەیتوانی دژایەتی هەرێمی کوردستان بکە بە بڕای من کەنەی کردووەمە بۆ خۆی جۆرێک لە نیشاندانی هەڵوێست باشی نیشان نایە بە بڕای من دژایەتیشی کردووە یەکێک لە دژایەتێک کاریگەری ئەو دژایەتیانەی لەسەر هێزەکانی کوردستانەوە بوو کە کارێکی وای کردووە کە ئەو هێزانە جا چ بە پێڕێکەوتن بەعزێکیان چ بە پێی مەسلحەتی خۆیان ئیتر هەرێمی کوردستان و سنوورەکانی هەرێمی کوردستان بوو لە دژی کۆماری ئیسلامی بەکار نهێن بۆ ئەو توانیوێتی خەباتێکی چەکداری چروپڕی چەندین ساڵە بەو نەوە دا بمرکێنێتەوە بێزگە لەوانە ئەمە ئەوان دەزانن کە هاوپشتێکە بینی کۆمەڵانی خەڵکی کورد لە کوردستانی ئێران لە کوردستانی عێراق لە هەردووکیان و ئەوان ناچارن بۆ ئەوەی کە ئەوە بە ڕسمیەت بناسن و لەوە کەڵک وەردەگرن لەوەی استفادە دەکەن بۆ ئەوەی کە برژەوەندەکانی خۆیان دابین کەن بەڕای من کۆماری ئیسلامی ئێران لە هەمان کاتدا کە دۆستایەتی حزبەکانی هەرێمی کوردستانی کردووە لە هەمان کاتدا هەوڵشی داوە بۆ بنکەڵکردیان ئێمە لە بیرمانە کە نزیک بە 300 تا 400 کادر و پێشمەرگەی هێزەکانی کوردستانی ئێران لە کوردستانی عێراق تێرۆر کراون یاکاری تێرۆریستیان لەسەر کراوە بە دەیان جار هاتوونە سەر ئوردوگاکان و شوێنەکانی چجێ بوون ئێمە بەبێ ڕێگا پێدانی حکوومەتی هەرێمی یا هەرێمی کوردستانیش هاتوونە و کارانیان کردو لەبەرەوە ئەمە ململانیەکە و کێشەیەک بووە لە هەمان کادا کە دەزانن ئەمری واقعە بەڵام دانەوێت لاوازیک باش کاک ئیبراهیم ینی قسێکی لەسەرەوەی کە داعش بۆ خۆی مەترسیە نەکەر بۆ سەر عێراقی بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان ینی مەترسیەکی گەورەیە بۆ ئێرانیش ئەوەی کە ئێران دەیکات لە ئێستادا ئەگەر تۆ ناودنا دەستوەردان لە کاروباری ناوخۆی عێراق و تەنانەت هەرێمی کوردستانیش بەڵام ئەوەی کە دەیکات ترسە لە بەرژەوەندەکانی خۆی ترسە لەوەی کە داعش بگاتە ئێرانیش یاخود ئەمە هاوکاریە کە بۆ خەڵکی عێراق و بۆ حکوومەتی عێراق و بۆ حکوومەتی هەرێم و خەڵکی هەرێمیش بە بڕای من ترس کۆماری ئیسلامی ئێران لە داعش ناترسێت تا مەترسێکی گەورە نییە بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران بەڵام مەترسیەکە بۆ سەر لاوازبوونی دەسەڵاتی حزب شیعەکانی هاوپەیمانی ئێران لە عێراق کە دوجارەمە بە زیان بۆ ئێران دەوانێت دوجار بە زیان بۆ ئێران بشکێتەوە ئەگینا ڕەوتی ئیسلامی تونندڕە و لە کوردستانی ئێران ڕەوتێکی بەهێز نییە ئەگەرچی هەیە جموجۆڵی زۆر مختصر هەیە بەڵام تەنانەت کۆماری ئیسلامی تا ڕادەیەک چاوپۆشیان لێ دەکا لە کوردستانی ئێران بۆ ئەوەی کە پێشی ئەوە بگرێ لاوانی کوردستان ڕوو بکەنە حزبە سکۆلارەکان ڕوو بکەنە هێزە چەپەکان و بەو نوعە کەشوهەوای سیاسی کوردستانی ئێران ئالۆز کات هەر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کۆمنتێکی دیکە هاتووە دەڵێ ئایا پارتی وەکێتی پێشوازی لە هاوکاری حیزبە کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەن یان لەبەر دڵی ئێران دشتانە نەخێ بەداخەوە پێشوازیان نەکرد و ئێمە بۆ نمونە ئێمە خۆمان کاروانێکمان هێزی فریاکەوتن ئامادە کرد بە پزیشک و بە ئیمکاناتەوە تەمەەن هێزی پێشمەرگیان دەگەڵ بوو حدی پێشمەرگە بوو ئەمە ڕێگایان پێ نەداین کە بچین خۆمان بگەین بەرەکانی شەڕوە بەتایبەت لەو چۆن ڕێگریتان لێکرا ینی ڕێگرێکە چی وتیان دەتوانن ئێوە کۆمەگەکانتان یارمەتیەکانتان بدەن بە ئێمە نەک بۆ خۆتان بچن ڕاستەخۆ بە دوای هۆکارەکەیان نەچوون ینی بۆچی طبعا ئەمە بدوایدا نەچوین بەڵام وازەح بوو کە کۆماری ئیسلامی ئێران نەکرد بۆ حرەکەتی ئێمە ئەسان بەو مەوجی بەو شەپۆلی هاوپشتەیەکە لە کوردستانی ئێرانەوە ڕێکەوت بوو و ئێستاشە لە جەریاندا بۆ زۆر تووڕە بوو بۆ زۆر ناڕازی بوو پێی وابوو کە بەشداریکردنی حزبەکانی کوردستانی ئێران لەو نوع چالاکیانە هاندەرێکی زۆرتر دەبێت بۆ ئەو هاوپشتیە و هاوسەنگی هێز بە زەرەری جمهوری ئیسلامی لە کوردستانی ئێران دەگۆڕێت باشە بەتایبەت حیزبی کۆمەڵی ئێران و حیزبەکانی دیکەش حتمەن کە بەقەدەوە دۆستایەتیتان هەیە و ئاگاداری یەکترن چەکتان ئەوەندە هەیە کە بتوانن بۆ نمونە هاوکاری هێزی پێشمەرگەی کوردستان بکەن بەقەد ئەوە کادری سەربازیتان هەیە
بێگومان بەشداریکردنی هێزەکانی هێزی چەکداری کوردستانی ئێرانەی دەتوانانی هاوسەنگی هێز بگۆڕێ و کاریگەریەکی لە ڕووی عسکەریەوە بەرچاوی هەبێت بەڵام واقعێدەوەی لە ڕووی معنەویەوە و لە ڕووی شکڵ پێدان بە جۆرێک لە هەماهەنگی و هاوکاری بینی خەڵکی کورد لە هەموو پارچەکانی کوردستان لەگەڵ یەکتر لە کاتی تنگانەدا ئەمە کاریگەریەکی زۆری دەبوو و زۆری دەبێت لەسەر وورەی پێشمەرگەوە لەسەر مقاومت لە هەرێمی کوردستان و ئێمە لاانگری ئەو بین کە ڕوحی ئەو مقاومەتە تەقوێت بکرێ نەک ئەوەی کە بە بەشداری چەنددا یا چەند سەد پێشمەرگەیەک هاوسەنگی هێست بمانێ بگۆڕین تەمان ئێمە وتمان ئێمە جهاتەکەمان ئەو فعلەن بەهێزی چەکدارەوە بچین خەڵک لە دانی کۆمەڵی ئێران چەکداری هەیە بەڵێ چەکداری بەڵێ پرسێکی دیکە کە زۆر باز دەکرێت وەکو تەوەرێکی سەربەخۆ لەم بەرنامەیەدا قسەی لێ دەکەین کاتیشمان کەماوە بەڵام هەمیشە باز لەوە دەکرێت لە باشوور ئێستا کوردەکان خاوەنی هەرێمێکی خۆیانن لە باکوورەوە تا کورد لە پرۆسی چارەسەریدایە لەگەڵ حکوومەتی تورکیا لە گفتوگۆدایە بۆ ئەوەی پرسی کورد بەرەو پێشەوە ببرێت لە ڕۆژاواش دۆخێگاتە پێشەوانێک کە کورد دیسانەوە بوو بە خاوەنکیان و شوێنی خۆی بۆچی لە ڕۆژهەڵات هێندە حیزبەکان یاخۆت ئۆپۆزیسیۆنی کوردی لە ئێران ئەوەندە لاوازەکەنی توانیوە قەزەی کوردی بەرەو پێشەوە ببات ئەگەر ئێوە دقت بکەن چ لە عێراق و چ لە تورکیا و چ لە سووریا ئەوەی کە خەڵکی کورد توانیوێتی لە موقعی لە بارودۆخێکی لە بارتردایە لە بارودۆخی خەباتکارانەی لە بارتردا بەهرەمەند بێ هۆکارەکەی ئەو بکە دەوڵەتی مرکزی تووشی کێشە و گرفت بوو دەوڵەتی مرکزی لە تورکیا وەختی تووشی گیرروگرفت دەبێت لە سووریا کە تووشی گیرروگرفت دەبێت و لە عێراق کە تووشی گیرروگرفت دەبێت هێزی کوردی لە کوردستان دەرفەتی ئەوە بەدەست دێنێ هاوسەنگی هێزەکە بە خازانجی وا دەگۆڕێتوانێت خۆی بمێنێ لە ئێران دەسەڵات لە تاران لاواز دەبێت لەگەڵ لاوازبوونی دەسەڵات لە تاران و لەگەڵ گۆڕانی هاوسەنگی لە ئاستی ئێراندایە کە دۆخەنات و گۆڕێ بەڵام دڵنیاییەوە لەگەڵ گۆڕانکاریکی وەرە و بچووکیش لەو ئاستەدا لە تاران هەرێمی کوردستانی ئێران لەوەها ئیمکاناتێک لەوەها ڕوحیەیەک بەهرەمەندە کە دەتوانێت ببێتە یەکێک لە پێگەکانی گەورەی خەباتی شۆڕجێرانە لە ناوچەکە باشە بەڵام ینی کۆمنتێکی پێچەوانە هەیە خوێندنەوەیەکی پێچەوانە هەیە بەوەی دەوترێت حیزبەکانی ڕۆژهەڵات ئەوەندەی خەریکی ناکۆکی و دوژمنایەتیکردنی یەکترن هەرگیز نیو هێندە بەرامبەر بە ئێران نەوەستاونەتەوە یاخود بەتەن قەزەی کوردیەوە نەبوون ئەمە لە قەوزدا خوێندنەوەی هەندێک لە چاودێرانی سیاسیە ناکۆچی تەبیعەیە یعنی کوردستانی ئێرانی وەکو هەموو شوێنێکی دیکەی دنیا کۆمەلگایەکی زیندووە تێدا حزبی زۆرازۆر بە بۆچوون و بیر و بۆچوونی زۆرازۆر دروست دەبێت بەس بۆچی تەبیعی تاوەکو چۆ ینی بۆ نمونە من جارێک لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەسێک لە پژاک کە بەرپرسێکی باڵای پژاک بوو باسی لەوە کرد کە کۆمەڵا بۆ خۆی داوای کردووە لە حکوومەتی ئەمریکا لە دەوڵەتی ئەمریکا بۆی کە ئێمە بخەنە لیستی تیرۆرەوانێ ئەمە ناکۆکییان دوژمنایەتیە ئەگەر منزوریان ئەگەر تا ئێرە ڕۆشت هەرگیز شیوامە هیچ پەیوەندێکمان نەبووە کە تا وها داوایەک بکەین و هەرگیز شیوامان نەکردەوە پێچەوانەوە ئێمە لە هەنگری ئەوەین و بۆ ئەوە هەوڵ دەدەین کە هەموو حزبەکانی کوردستانی ئێران بتوانن لە جێگایەک کۆ ببنەوە لە دەورێک کۆ ببنەوە و ڕێگا شوێنێک بدۆزنەوە بۆی کە ئەو ناکۆچیانە بە حەدی ئەقەلی خۆی بگات و هەماهەنگێک لە بینی خواندا پێک بێن کە بەرامبەر بە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێستا بەرەیەکی حزبەکانی ڕۆژهەڵات کۆ بکاتەوانێ تەبان بەرەیەک نییە بەڵام دیالۆگ و گفتوگۆ هەیە و هەوڵ هەیە بۆ ئەو مەسلەیە و ئێمە بۆ ئەو مەبەستە پلتفۆرمی دیاریکراومان پێشکەش هەر بۆ نمونە پەیوەندەکانی ئێستای ئێوە لەگەڵ پژاکدا چۆنە دۆستانە ئێمە تا ئێستا گفتوگۆ هەیە لە نێوانتانە لەگەڵ تەواوی پارتەکانی دیکەشدا دەگەڵ هەمویان وەکو یەکوانیە تاوان بە پێی کێشەیە کە هەیە اختلافات و ناکۆچی سیاسی کە هەیە هەمویان وەکو یەکوانیە بەڵام بۆ نمونە دەگەڵ حزبی دموکراتی کوردستان لە هەردوو پارچەکەی پەیوەندیمان ئاساییە دەگەڵ ئەو ڕێکخراوانش کە بەناوی کۆمەڵەوە کار دەکەن لە ئاسی ئەو کێشە و گرفتانەی کە لە هەرێمی کوردستاندا بۆمان دێتە پێشێ هەماهەنگیمان هەیەەوە پەیوەندیمان دەگەڵیان بەرقەرار ڕاگرتووە بەڵێ هەر کۆمنتێکی دیکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕزگار حەمامین دەڵێ ئایا ئەو هاوکاریانەی حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات نردویانە لە ڕێگەی
حکوومەتی هەرێمەوە بۆ یاخود لە ڕێگەی حیزبەکانی کوردستانەوە بۆ دەمێ ڕوونکردنەوەی زیاتر بیت و پێشتر وەڵامیەوەدایەوە بەڵام لای خۆمان نوتوان قسە بکەم ئێمە هەوڵماندا لە ڕێی خۆمانەوە بێ چونکە ڕێگایان نەدا لە ڕێی خۆمانەوە بێ ئێمە هەر لە زیاتیەوە ئەو بانگەوازەمان کرد بۆ خەڵکی کوردستانی ئێران کە بە دەنگ خەڵکی هەرێمی کوردستانەوە بێن بە هەموو توانایانەوە ئەو بانگەوازە تا ڕادێک وەڵامی وەرگرتوێتەوە هەرێستا لە شارەکانی کوردستان جمهوری ئیسلامی ڕێگری لە دەکات سندوقی یارمەتیدان درراوە یارمەتی کۆ دەکرێتەوە هەر چەند ڕۆژ لەوە پێش لە شاری مەریوان مزاهرەیەکی گەورە بەرپا بوو بۆ پشتگیری لە هەرێمی کوردستان و بۆ ڕاگەاندنیەوە ئێمە لەو ڕێگەیانەوە هەوڵمانداوە دەوری خۆمان باشە هەر لە معادلەکەیە ڕۆڵی تورکیا چۆن دەبینن و یعنی هەر پرسیارەکە بکەم بۆی کە پێتان باشە ئەستان تورکیا هاوکاری هەرێمی کوردستان بکە بە بڕای من دەوڵەتی تورکیا سیاستی زۆر فێڵبازانە هەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان تەنانەت ئەو داعشێک ئەو هەموو ئێستا بۆ جانەسەر بۆ هەرێمی کوردستان و بۆ هەمووی عێراق ئەمانە بنکیان هەیە لە تورکیا بەشێکی زۆر لەو خۆبەخشانەی کە لە شوێنەکانی ئوروپایەوە دێن بە پاسپۆرتی ساختەوە دێن لە ڕێگای تورکیەوە خۆیان دەگەنە سووریا لەبەرەوە هەرێمی دەوڵەتی تورکیا تەماعی لە هەموو ئابووری و نەوتی عێراقە و هەرێمی کوردستانی کردو بە ئامرازێکی زەخت بۆ سەر دەوڵەتی مرکزی بۆەوەی کە لە دوا ڕۆژدا بتوانێت ئاو بەرامبەر بە نەوت بگۆڕێتەوە باشە بەڵام هەندێک قسە تۆزێ ڕەنگە قورس بێ ینی بۆ منە کە تۆ دەڵی بنکەیان هەیە لە ناو تورکیادا ئەمە تەنها قسەیەکە یان واقع وایە بۆ نمونە بەقەدەوە بەڵگە و زانیاریتان هەیە کە بەڵێ داعش بنکەیان هەیە لە ناو تورکایە بنکەی بە ڕسمیان نییە بەڵام ڕۆژنامە نووسانی ڕۆژاوایی ڕۆژنامەزانی ئەمریکایی لە خاکی تورکیا دەچن گفتوگۆ دەکەن دەگەڵ نوێنەرانی داعش لە بەڵێ زۆر سوپاس بۆ ئیبراهیم عەلیزادە سکرتێری کۆمەڵەی ئێران سوپاس دەکەین کە ئەم شەو میوانی دیوی دووەمی هەواڵ بووی ئازیزانی نافتی زۆر سوپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوون سوپاس بۆ کۆمنت و پرسیار و سەرنجەکانتان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنامێکی دیکە هەر شاد بن